بادین هەسۆ ڕێیا سەرکەفتنە. بادین حەسۆ ڕێگەی سەرکەوتن. بادین هەسۆ بۆکسۆرەکی کوردە کو li seranserê dinyayê tê naskirin. بادین حەسۆ بۆکسەرێکی کوردە کە لە سەرتاسەری دنیادا ناسراوە. ئەو di sala 1994 de li Şêxana Başûrê Kurdistanê hatiye dinyayê. ئەو لە ساڵی 1994 لە شێخانی باشووری کوردستان لەدایک بووە. Dema ew bi tenê yek salî bû, malbata wî ji Iraqê reviya û çû Almanyayê. کاتێک ئەو تەنیا 1 ساڵ بوو، خێزانەکەی لە عێراق ڕایان کرد و چوون بۆ ئەڵمانیا. Ew li bajarê Oberhausen mezin bû, dûr ji welatê xwe. ئەو لە شارۆچکەی ئۆبەرهاوزن گەورە بوو، دوور لە وڵاتەکەی خۆی. Lê dilê wî her li ba Kurdistanê bû. بەڵام دڵی ئەو هەمیشە لای کوردستان بوو. Di 9 saliya xwe de, Badîn dest bi boxê kir li bajarê Halle. لە تەمەنی 9 ساڵیدا بادین لە شاری هاڵە دەستی بە بۆکس کرد. Ew her roj diçû salona werzişê. ئەو هەموو ڕۆژێک دەچوو بۆ هۆڵی وەرزش. Sibe zû radibû, rahênanên dirêj dikir, dûvre diçû dibistanê. بەیانیان زوو هەڵدەستا، درێژ ڕاهێنانی دەکرد، پاشان دەچوو بۆ قوتابخانە. Dêwbavên wî gotin, dem vala nîne bi dest nede, divê meriv wê biyafirîne. دایک و بابی ئەو دەیانگوت کات بە خۆڕایی نایەت، دەبێت مرۆڤ خۆی دروستی بکات. Badîn vêhîndariyê di dilê xwe de cî kir. بادین ئەم وانەیە لە دڵی خۆیدا چەسپاند. Demên dijwar jî hatin. کاتە سەختەکانیش هاتن. Hin caran ew westayî bû, hin caran êşa wî hebû. هەندێک جار ئەو ماندوو دەبوو، هەندێک جار ئازاری هەبوو. Lê wî qet xeyala xwe ji bîr nekir. بەڵام ئەو هەرگیز خەونی خۆی لەبیر نەکرد. Wî digot, ger ez îro berdewam nebîm, sibê serkeftin nayê. ئەو دەیگوت ئەگەر من ئەمڕۆ بەردەوام نەبم، سبەینێ سەرکەوتن نایەت. Ev hevok bû gotegota wî ya rojane. ئەم ڕستەیە بوو دروشمی ڕۆژانەی ئەو. Di sala 2014 de, di 19 saliya xwe de Badîn bû boksorê profesyonel. لە ساڵی 2014 لە تەمەنی 19 ساڵیدا بادین بووە بۆکسەری پیشەیی. Ji wê demê heya niha, ew di 22 maçan de qet nehatiye têkbirin. لەو کاتەوە تا ئێستا ئەو لە 22 یاریدا هەرگیز شکەستی نەخواردووە. Ev têwateya 12 sal kar, 12 sal dîsîplîn, 12 sal berdewamî. ئەمەش واتای ئەوەیە 12 ساڵ کار، 12 ساڵ دیسیپلین، 12 ساڵ بەردەوامی. Di sermaweza 2025 de, li Tîranayê Badîn bû şampiyon. لە یازدەی 2025 دا لە تیرانە بادین بوو شامپیۆن. Wî kembera WBC International ya Light Heavyweight wergirt. ئەو کەمەری WBC ئینتەرناشنەڵی لایت هێڤیوەیتی وەرگرت. Dema wî kembera xwe bilind kir, hala Kurdistanê li ser milê wî bû. کاتێک ئەو کەمەرەکەی بەرزی کرد، ئاڵای کوردستان لەسەر شانی بوو. Hemû Kurd li ba wî bûn li Şêxanê, li Hewlêrê, li Diyarbekirê, li Berlînê. هەموو کورد لای ئەو بوون، لە شێخان، لە هەولێر، لە دیاربەکر، لە بەرلین. Niha Badîn li Nevadaya Amerîkayê dijî, dûr ji malbata xwe.
ئێستا بادین لە نیڤادای ئەمریکا دەژی دوور لە خێزانەکەی. چما ji bo ku bibe şampiyonê cîhanê? بۆچی؟ بۆ ئەوەی ببێتە شامپیۆنی جیهان. Ew dibêje ez dixwazim navê Kurdistanê bilind bikim li seranserê cîhanê. ئەو دەڵێت من دەمەوێت ناوی کوردستان لە سەرتاسەری جیهان بەرز بکەمەوە. Çîroka badîn ji me re tiştek vedibêje. چیرۆکی بادین شتێکمان پێ دەڵێت. Serkeftin ji bilî dîsîplîn û berdewamiyê tiştek nîne. سەرکەوتن لە دیسیپلین و بەردەوامی زیاتر هیچ نییە. Her roj hindek pêşve here. Her roj hindek bêhtir hewl bide. هەموو ڕۆژێک تۆزێک پێشەوە بڕۆ. هەموو ڕۆژێک تۆزێک زیاتر هەوڵ بدە. Dem pê re diçe lê ancam tê. کات تێدەچێت بەڵام ئەنجامەکە دێت.